فەرموو. مەریەم گیان کوڕەکانی شەڕم پێفرۆشن لەگەڵەوەشە هەر گەورەی نام لەبەر خاتری تۆ مەریەم کوڕە ئاگرەکە هەروەکو خۆیەوە زۆر خۆشمە چییە بەڵام تۆزی تەمەڵە تەمڵ. عەبدولی حەمەجوان ناوی عەبدولکەریم محەممەد تۆفیقە ناسراو بە عەبدولی حەمەجوان لە بەرواری 1/12/1948 لە شاری سلێمانی لەدایک بووە. قۆناغەکانی خوێندنی لە شاری سلێمانی تەواو کردووە و هەر لە شاری سلێمانی پەیمانگای مامۆستایانی تەواو کردووە. لە ساڵی 1970 بە پیشەی مامۆستا دامەزراوە و تا ساڵی 1992 لە خوێندنگەکانی شاری سلێمانی وانەبێژ بوو. زۆربەی وانەکانی وتۆتەوە بە تایبەت وانەی وەرزش وەتوانیوێتی مامۆستایەک و کادرێکی وەرزشی ئەکتیڤ بێت. لە دوای دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستان پۆستی بەڕێوەبەری ڕۆشنبیری سلێمانی پێبەخشرا و لە ڕۆژی 1/12/2011 خانەنشین کرا. هەر لە ساڵی 1970 لەگەڵ خات و ڕووناک ژیانی هاوسەری پێکێناوە و خاوەنی 3 کوڕ و کچێکە بەناوەکانی دانا، توانا، ژوان، سۆزی. لە 14 1969 بە شانۆیی بڕیار و ئەنجام دەستی بەکاری هونەری کردووە و تا ئێستا لە 76 کاری هونەری لە بواری شانۆ و دراما و سینەما کاری کردووە جگە لە دروستکردنی چەندەها ڤیستیڤاڵی شانۆی و موزیک و شێوەکاری و کورتەفیلم. ئەمێ پێ بڵێم ئەگەر ڕۆشتی خواحافیزێ بێ شتێکی کەژەیە حەزەکەم بیزانم. ئادەی من لەو ڕۆژەوەی لە لای تۆی شەکەم نازانم ڕۆژانەکەم چەنە و چەنم لات. ڕۆڵە جومعە خەمی یەک عانە نەبێ عانە بە عانە بۆم کۆ کردویتەوانێ و یەک عانە نافۆتێ. دەبا منیش پێ بڵێم لە لای خۆمەوە عانە بە عانەی گەردنی خۆش و ئازادێ. وەستا ئێستا تۆ ڕووی بۆ ماڵەوە خوا لەگەڵ بەڵام منیش دەچم بە لایەکی کار. بۆ چۆچی جومعە چایخانەکە بەجێ نێڵی بە قەبری باوکم یەک شتم لێ بدزرێ پێدەبژێر. خەمە نەبێت هیچی نادزێ. بەیانی باش کار عارف خۆم و تەزبیحەکە هاتوونێتە خزمەت و بەیانی باشی لێکەین. بەیانی باش کچی خۆم عەزیەتم مایت خوا عەمەل درێژەکەوە بە کەسوکاری خۆ بهێڵێت. تۆ جارێک پێم بڵێ کابرەسوڵەوەی شەوێ ڕابردوو نەنووسووی خۆ هیچ کوێ نایشێ نەخۆش نی؟ نا وە بەڵ ساڵە چییە وا ڕاتوەم تەزبیحەم لەگەڵا بێ تەنها دوێنێ شەو لەژێر سەرمانە بووم بڕوا بێ خەوم لێ نەکەوتووە. ئەی تۆ وعدێ نانێ کە تەزبیحەکەی بۆ چاکەم و پێم بڵێ ئەم تەزبیحە بۆ ئەمەنە لای تۆ خۆشەویستە؟ با وعدەم مایتێ بەڵام کچم ئێستا کاتی نییە من وعدەیش تۆ دەزانم. کار عارف ئەوە ماوەی کەڕیشە ناکاتی بووە؟ کچم بێتاقەت بگرە. ئەمە چییە؟ چیان لێ بکەم؟ کاکە بچۆ بازار و چەند کیلی لە بگرەوە بۆ خۆت. معقول نییە نیو سەعات سێشان لەبەر دەرگا چاوەڕوان بکەیت. ئەگەر کیلەکانی پێ بوایە بۆ خۆت هایتە ژوورەوە لێ. زۆر سپاس دەکەم کا عارف بەڵام بۆ مەسەلەی کلیلەکانیش داوای لێبوردن لێکەم حەزەکەم هەر بە خۆت بێ. سێ بە سێ تەڵاقم کەوت بێ لەم ڕۆزوتنە ئەشتە بازار و لەسەری دروستەکەیتەوانێ. باشە ئاچم. شرفم چیا هات بەزاتی خوات چێشتەوە بشێشەوە بەخۆشەوە بەزاکەم بنەژەن با چێشت بێ کورە با خواردن بێ با دڵاتە داماستام وەخەی کوا وەرە بە ساقێبم وەرە بێنە وەرە وەخەی داینە بە ساقێبم جۆ بگرن وەستامەوێت ئەو بەشی بەریڵاتانە تێگەشتن ئەفی من گاڵتەم بە خۆت و بۆ وەستایم دوو قاپە چییە؟ ڕووجاو ڕووجاو چۆن هەردوو قاپ
دوومەریە شکوری خوا بکە بۆچی پارە پیاوە یا باشم تۆزە چۆن بەشمانەکە وەستامەی نیوەشی تێ باش ئەمەش خەیناکە ئەی سەوزە ئەی ترشیات ئەی زەڵاتە ئەی ماستاو ئەوە دیارە جەناب تا زۆری بەدەستەوە نییە نی چۆن نییە چاک نییە وەڵڵا بیللاهی بلا ئەمڕۆ بە چای خۆم بینیم بۆ دوو پیاوی قەڵەویدانە لەگەڵ ماسی و شتی تریشە دەمە شەرەف من یژدیم بۆ دوو پیاوی قەڵەوی دانابوو من نازانم قەڵەو مەڵەو ناچێ بە ژۆمە تکاتان لێکم هەرەوەی برایەوە تو شەرەف وەرە 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 بۆ شۆچی